دیارە تەورەکانی ئەمڕۆی پرۆگرامی بانی کورسات نیوز بەرداوامی هەیە هاوکارەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەم سنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستان بەردەوام بە دوواداچوون و هەڵسەنگاندن بۆ ئەو پرۆژە یاسانە دەکات کە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکرێت لەلایەن حکوومەت و پەرلەمانتارانەوە لە ئێستاشدا ئامادەکاری بۆ چەند پرۆژە یاسایەک دەکات بۆ گفتوگۆکردن لەو بارەی و لا ستۆدیۆکانمان لە هەولێر میوانداری فواد ئەحمەد سەرۆکی سنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک فواد سڵاوت لێبێ، سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لە پرۆگرامی بانی کورسات نیوز ئامادەی. کاک فواد سەرەتا بزانین سنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستان کارەکانی چین زیاتر ئەم سنتەرەمان پێ بناسێنە. زۆر سوپاس، بەیانیتان باش، بینەرانیش باش. سنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان دامەزراوە. ئامانجی سنتەری توێژینەوە لە پەرلەمانی کوردستان و لە هەموو پەرلەمانەکانی دنیا پێدانی زانیاری و کۆکردنەوەی زانیاری و پێدانی زانیاریە بە پەرلەمانتاران، بە لیژنەکانی پەرلەمان، بە سەرۆکایەتی پەرلەمان لە بواری یاسایی، لە بواری سیاسی، لە زۆر بوار کە پەرلەمانتاران کاریان پێ هەیە و بەردەوام زانیاری کۆ دەکاتەوە و زانیاریانە بە شێوەیەکی ئەکادیمی، نا مەسەلەن زانیاری سەرپێوی ئەوانە بە شێوەی ئەکادیمی لە ڕێگای توێژینەوەی کورتی پەرلەمانی پێدەگوترێ پێشکەشی پەرلەمانتارانی دەکات و بەردەوامیش متابعی مەسائلی قانونی و مەسائلی سیاسی لە دنیا دەکاوە هەر بابەتێک کە جێگەی بەحس و لێکۆڵینەوە بێ راپۆرتی خۆی ئامادە دەکات پێشکەشی پەرلەمانتارانی دەکات. لە بواری دیگە و پرۆژە یاسایانەی کە دێنە پەرلەمانی کوردستان پێشنیاری یاسابێکە لەلایەن پەرلەمانتارانەوە ئامادە دەکرێت یان پرۆژە یاسابێکە لەلایەن حکوومەتەوە دێ یان لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە دێ و پرۆژە یاسایانە بە هاوکاری پسپۆران، بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵێتەکان ئەوانەی کە کار لەسەر پەرلەمان دەکەن دەوڵەمەندیان دەکا و بەرگە و مادەکانی دەخاتە بەرگفتوگۆ لە ڕێگەی کۆنفرانس بێ، لە ڕێگەی وەرکشۆپ بێ، لە ڕێگەی سیمینار بێ، لەو ئەو لە پرۆژە یاساکان دەکۆڵێتەوە و دەوڵەمەندیان دەکا بۆ ئەوەی ئامادە بێت بۆ ناو قاعی پەرلەمان و بدرێتە لیژنەی معنی کە راپۆرتی کۆتایی خۆی لەبارەی پرۆژەکە ئامادە بکە و لە نەتیجە یاسایەک دەربسێ کە دەربڕی خواستی هەموو کۆمەڵانی خەڵک پێ و زۆرترین داواکاریەکانی تێدا جێکرا بێتەوە و مەسائلی قانونی و نەقسی قانونی لە هەرێمی کوردستان پڕ بکاتەوە و ببێتە هۆی ئەوەی کە مەسەلەی قانون سەقامگیرکە لەو بوارێکە و قانونەی بۆ دەردەچێت. بەڵێ کاک فواد، ئەم پرۆسەیە زۆر ناخایەنێت واتە کاریگەری نابێت لەسەر خاوبوونەوەی پرۆژە یاساکان، پێشنیازەکانی پەرلەمانتاران کاریگەری دروست ناکات لەو ڕۆ؟ نەخێر، مەسلەی یاسا دروستکردن یان مەسلەی بەرهەمهێنانی یاسا و یاساکاری پرۆسەیەکی دوور و درێژە خۆی لە ئەساسەوە وایە. مەسەلەن بۆ نمونە ئێمە لەم خولەی پەرلەمان 93 پرۆژە یاسا خوێندنەوەی بۆ کراوە لە بینی پێشنیازە یاسا کە لەلایەن پەرلەمانتار پێشکەش دەکرێت، لە بینی پرۆژە یاسا کە لەلایەن حکوومەتەوە دێ کە لەو 93 پرۆژەیە 175 زیاتری پێشنیاری پەرلەمانتاران بووە. لە کۆی هەموو ئەو پرۆژانە تا ئێستا 18یان بۆتە قانون و یەک قانونیش گەڕاوەتەوە 73 دانش لە پرۆسەکە ماوە. بۆیە مەسلەی یاساکاری و یاسادانان کارێکی ئاسان نییە، بە تایبەتی بۆ وڵاتێک کە لە مەسلەی دانانی یاسا تازەیە حدودی 25 ساڵە پەرلەمانمان هەیە، زیاتر نییە وڵاتان هەن زیاتر لە سەدان ساڵە پەرلەمانیان هەیە، پرۆسەیەکی دوور درێژیان بەڕێوە بردیە تا ئێستا. بۆ ئێمە مەتبەخی یاسای هەتا بۆ مشەڕعی کوردیش یاسادانان ئەوەندە ئاسان نییە، چونکە سابقەیەکی تاریخی زۆر قوڵمان نییە. بۆیە مەسلەی دانانی یاسا پێویستیەکەی لێکۆڵینەوەکەی دەبێتەوە بە شکلێک بێکە بەڕاستی دەربڕی خواستی خەڵک بێەوە ئەو مەجارانە پڕ بکاتەوە کە پێویستت پێێتی. بۆیە مەسەلەن ئێمە بۆی نەگەڕێنەوە سەر لە ساڵێکدا 2-3 جار یاسایەک هەموار بکەیت، دەبێت بە کۆنکریتی کاری لەسەر بکەیت، ناپرۆسەیەکی دوور و درێژنی حەقی خۆی دەدرێت. باشە کاک فواد، لە ئێستادا ئامادەکاری بۆ چەند پرۆژە یاسایەک ئەکرێ، ئەو پرۆژە یاسانە کامانەوە چۆن ئامادەکاری بۆ ئەکرێت؟ ئەو پرۆژە یاسانە ئێستا لەبەردەستە بە عینوان ئێستا حالیان بڵێن بە تەواوی لە یادگەی من دانیە پرۆژەکان هەمووی لەبەردەستما گەربی خوێنمەوە پرۆژەکان زۆرن، بەڵام ئێمە 73 پرۆژەمان ئێستا لە پرۆسەیە لە پرۆسەی کارکردنین لەسەری لەگەڵ لیژنەکانی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی وەرکشۆپ مەسەلەن بۆ نمونە ئێمە وەکو سەنتەری توێژینەوە لەگەڵ مەعهەدی قانونی
ئەمریکی مەسەرەن ئیمان هەیە مزەکەرەی تەفاهممان هەیە هەر پرۆژەیە کە خوێندنەوەی بۆ کرایمە لەگەڵ ئەوان بە لەگەڵ توێژەری تایبەت توێژینەوەی لەسەر دەکەن و بەراوردی دەکەن لەگەڵ کۆمەڵە یاساییدکە لە دنیا بۆ ئەوەی بزانین لە دنیاش چۆن تەنزیمی ئەو بوارە کراوە و لەگەڵ ڕێکخراوی NDI لەگەڵ ماحەدی پەیمانگای دیموکراتی ئەمریکی NDI بەیەکەوە کار دەکەین بۆ مەسەلەی سیمینار و کۆمیتی هێرینگ و زۆر بابەتی تر کە پرۆژەکان دەوڵەمەند دەکەین تا لە ئاخیری بیدەینەوە بە ئەوانەی کە ئەو لیژنانەی کە داوایان کرد ئێمە تاوان ئەوەی کە ئێمە دەکەین بە شێوەیەکی فەرمی دەکرێت پرۆژه یاسا یەکەم جار خوێندنەوەی بۆ دەکرێت پاش خوێندنەوەی حالەی لیژنەی تایبەت دەکرێت پاشان لە لیژنە خۆی داوا دەکا کە سنتەری توێژینەوە پێویستمان بەوە هەیە کە وەرکشۆپ یا سیمینار یا توێژینەوە بۆ دەوڵەمەندکردنی ئەو یاسایە بکە کە هاتە لای ئێمە کاری لەسەر دەکەین ئێستا چەند پرۆژەیەکمان هەیە بۆ نمونەیەکیان پرۆژەی بەڵگەنامە و 3 پرۆژەمان هەبوو لەسەر مەسلەی دیکۆمنت پارێزی لە هەرێمی کوردستان کە لەلایەن 3 فراکسیۆنەوە تەقدیم کرابوو هەرسێکی کرا بە یەک پرۆژە و پێشتری شوێنەوارمان تەواو کرد هەرسێکی کرا بە یەک پرۆژە و پرۆژەکە ئێستا لە کاردا ئیشی لەسەر دەکەین و قانونی سیاحەمان هەیە گەشت و گوزار خەریکین کاری لەسەر دەکەین و چەندی قانونی ترەکە وەکو باسم کرد کە 73 پرۆژە لە کاردا لەلایەن ژنەی یاساییەوە لە سەرۆکایەتی پەرلەمان بۆردی ڕاوێژکاری یاساییمان هەیە لەوێ لە پرۆسە یعنی پرۆسەکە بڵێن بە چەند قۆناغێکە لەبەردەستی ئەوانی شەو دوایی کە پێویست بوو سنتەری توێژینەوە کاری لەسەر بکای حاڵی ئێمە دەکرێت و ئێمە بەپێی پێویستە و کارانی کە پێویست بێ لەسەری دەکەین. بەڵێ کاک فواد ئەو توێژەرانی لای ئێوە کار دەکەن بیانیتان لەگەڵایە جگە لەو ڕێکخراوانی کە ناودهێنا جگە لەو دامەزراوانەی کە بیانین و ناودهێنان توێژەرەکانی خۆمان توێژەری بیانیتان لەگەڵایە یاخۆت ئەوانیش چەندێک لە سروشتی ئەم پرۆژە یاسایانە و کۆمەڵگەی کوردیش تێدەگەن کە هاوکاری ئێوە دەبن. توێژەری بیانی لەلای ئەوان هەیە ئەوان ئیشیان لەگەڵ دەکەن لەلای ئێمە نییە توێژەرەکان زیاتر لەلای ئەوانە ئەمە بە خۆمان لە ناو پەرلەمان خۆمان شارەزاییمان هەیە و یەک سێ توێژەرمان هەیە کە ئیش لەسەر ئەو بابەتانە دەکەین بەڵام بۆ مەسلەی گونجاندنی یاساکان لەگەڵ تەبیعەتی کوردی پاش ئەوەی ئەوان کاری خۆیان دەکەن بەراوردی دەکەن لەگەڵ یاساکانی دنیا بێگومان ئێمە پسپۆرانی خۆمان کۆ دەکەینەوە ئەوانەی کە پێشتر لە بواری تەشریع کاریان کردیە یان ئەو جیهەتەی کە یاساکەی بۆ دەردەچی بۆ نمونە ئێمە ئەگەر یاسایەک بۆ کەماندامان دەربکەین ڕێکخراوەکانی کەماندامان و ئەوانە بان دەکەین پسپۆرەکان یا یاسایەک دەربکەین بۆ مەجای مەسەلەن پەیوەندی بە بواری ڕۆشنبیری هەبێ پسپۆرانی وەزارەتی ڕۆشنبیری بان دەکەین و هەوڵ دەدەین کە زۆرترین و مەشاکل و داخوازی کە ئەوان هەیەانەوە مەشاکلەکان کوردی لە ناو یاساکە جێ بکەینەوە بە سوود وەرگرتن لە مەسائل عالەمیەکان لە ڕووی پرۆتۆکۆلاتی دەولی و ئەو ئیتفاقیاتانەی کە لە جیهانکرا بۆ نمونە گەر بوعدی مافی مرۆڤی هەبێ هەر یاسایەک ئێمە لەگەڵ UN مافی مرۆڤ قسە دەکەین ئەوان دێن پێمان دەڵێن مەسەرەن عێراق لە چەند اتفاقی دەولی بەشدارە بۆی تەزاروب نەکا لە ڕووی قانونیەوە قان لە ڕووی مافی مرۆڤەوە لەگەڵ اتفاقیاتی دەولی تەزاروب نەکا کاری لەسەر دەکەین دەیگونجێنین و بە شێوەیەکی کەش دەیکوردێنین بۆ ئەوەی بە کەرچی کۆمەڵگەی کوردستان بێت. بەڵێ کاک فواد باس لەواکەی کە ئێوە توێژینەوە بۆ هەر پرۆژە یاسایە ئەکەن ئەگەڕێنەوە بۆ ئەو کەسانی کە پێیوەستن بۆ پرۆژە لایەنە بەو لایەنەوە چۆن ئەم هەماهەنگی ئەکەن و باس لەوە کرد کە ئەتانێ پرۆژەکە بیکوردێنن واتە بیگونجێنن لەگەڵ شێوازی کورد لەگەڵ نەریتی کورد ئەمە کارێکی ئاسانە کارێکی قورسە بۆمان باسکەم هەمانگیە چۆن دروست دەکرێت. زۆر کارێکی قورسە کارێکی ئاسان نییە بەڵام ئیشی لەسەر دەکەین بۆ نمونە ئێستا ئێمە ڕۆژی شەممە وەرکشۆپێکمان هەیە لەسەر یاسای مامەلەی پرۆژە پێشنیارە یاسای مامەڵەی ئەلیکترۆنی کۆمەڵێک لایەن هەن کە ئەو پرۆژە یاسایە پێشنیارە یاسایە کە بوو بە یاسا دەیانگرێتەوە بۆ نمونە وەزارەتی بازرگانی دەسەڵاتی دادوەری وەزارەتی داد زانکۆکانی هەرێمی کوردستان بەشی یاسا ئەوانەی پسپۆری یاسای مەدەنین هەموو ئەوانەی ئێستا نووسراوی ڕسمیان بە 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ئەوەی ئینەکارەکە بکرێ هەمویان دەستنیشان کراون کە ئەوانە لایانی گرنگن دەبێت لە ناو پرۆژەکەدا هەبن چونکە بەیانی ئەوان دێن ئەو یاسایە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکەن و یاسای مامەڵەی ئەلیکترۆنی جێبەجێ دەکەن لە دادگاکان ئەو مشکلەیە دەبی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەو کێشەیە دەبی چونکە پەیوەندی بە مامەڵەی ئەلیکترۆنیەوە هەیە خۆتان دەزانن پاش
کۆرۆنەڤایرۆس دنیا بەرە و مەسلەی بەکارهێنانی ئۆنلاین و تەکنەلۆجیات چووە بۆ ئەوەی دوورکەونەوە لە بەریەکەوتن. ئێمە ئەو مەسائلی تەکنەلۆجیەمان لە ڕووی قانونیەوە تەنظیم نەکرابوو، بیری لێکرایەوە سەرۆکایەتی پەرلەمان قەراری داوە فراکسیۆنەکانیش ئەو پرۆژەیان پێشکەش کردێ و بە دڵیانە کە ئێمە تەنظیمی ئوموری خۆمان بکەین لە ڕووی ئەلکترۆنیەوە. ئێستا هەموو لایەنەکان نامەی ڕسمیان بۆ چوە نوێنەری خۆیان دیاری کردووە، نوێنەرەکان پرۆژە یاساکەیان بەدەست گەیشتیە، ئەجندای کۆبوونەوەکەیان بەدەست گەیشتیە، ڕۆژی یەکشەممە کە دەکاتە بەیانی ئەو کۆبوونەوەیە لە پەرلەمانی کوردستان دەکرێت و سەرنج و تێبینی هەموو لایەنەکان وەردەگیرێ، پاشان جارێکیکە و پرۆژەیە سیاغە دەکرێتەوە. ئەمجا ئەگەر پێویستی بە دەوڵەمەندکردنی زیاتریش بێ دەکرێت، ئەگەر نا ڕەنگە لە جەلسەیەک لە جەلسەکانی پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و بخرێتە بەرنامەی کار. بەڵێ کاک فواد یەکێک لەو یاسایانەی کە مشتومڕی زۆر بە دوای خۆی داهێنا دروستیشی کرد بابەتی چاکسازیە، یاسای چاکسازی. ئێوە وەکو سەنتەری توێژینەوەی خۆتان، سەنتەری توێژینەوەی پەرلەمان، ئەم یاسایە پرۆژەکەی هاتە لای ئێوە، تێبینەکانتان چی بوو لە چوارچێوەی گونجاندنی لەگەڵ کۆمەڵگەی کوردی و لەگەڵ ئەو تەراکومی کە هەبووە لە ڕابردوودا و ئەو گەندەڵیانی کە بەردەوام هەبوون؟ وەکو باسم کرد هەموو پرۆژە یاسایەک مەرج نییە بێتە سەنتەری توێژینەوەی پەرلەمان. ئەو پرۆژە یاسایانەی کە پێویستیان بە دەوڵەمەندکردن هەیە سەرۆکایەتی ئیحالەی دەکا یان لیژنەکان داوا دەکەن کە بێتە پەرلەمانی کوردستان لەوە بە شێوەی ڕسمی. بە شێوەی تر ئێمە خۆمان کە هەر پرۆژەیەک ئیشی لەسەر دەکرێت لە پەرلەمانی کوردستان دێتە لامان، وێنەیەک دەدرێت بە ئێمە بۆ کارکردن بێ یا بۆ ئیتڵاع بێ، ئیشی لەسەر دەکەین. ئێمە بۆ پرۆژەیە دوای پێش دەرچواندنیشی دوای دەرچواندنی سەرنجەکانی خۆمان لەسەر ئەو یاسایانەدا بوو کە تەمان ئەو یاسای چاکسازی بوارێکی یاسایی یەکجار زۆر دەگرێتەوە لە هەرێمی کوردستان. لەوانەیە دەیان یاسا پێویستی بەوە هەبێ پێداچوونەوەی بۆ بکەی بۆی بیگونجێنی لەگەڵ ئەو یاسایە، یاسای تەقاعودیە، یاسای تەعینات و یاسای تەرقیە و کۆمەڵێک ڕێنمایی ئەوانە هەیە. ئێمە لە ڕێگەی توێژینەوەیەکی دوور و درێژ سەرجەم ئەو شوێنانەمان دیاری کرد بۆ پەرلەمان هەڵبژارد کە مەفروزە پەرلەمانی کوردستان ئیشی لەسەر بکە پێش ئەوەی ئەو یاسا بێتە یاسا. هەموو ئەو یاسایانە و فەقەرە و مادە یاسایانەمان دەستنیشان کردووە ئاسانکاریەک لە بۆ لیژنەکانی پەرلەمان کە لەوێوە دەزانن کە چ گۆڕانکاریەک دوای جێبەجێکردنی و پرۆژە یاسایە ڕوودەدا. لەوانێت توێژینەوە کە حدودی 30 لاپەڕ دەبوو ئەمە تەقدیمی لیژنەمان کردووە، لیژنەش بە نەزەری ئەعتیبارەوەری گرت لە کاتی کارکردنی یاساکە کاریان لەسەر کرد. بەڵام ئێمە ناڵێن وای لێ بکرێ یا وای لێتە، بەڵام ئەو شوێنانە دەستنیشان دەکەین کە بە ئاسانی بگەڕێنەوە سەری بزانن لە نەتیجەی جێبەجێکردنی ئەو یاسایە چ ڕوودەدا، یعنی بەرچاوڕوونیان دەدەینێ زیاتر. بەڵێ بەڕێز کاک فواد ئەحمەد سەرۆکی سێنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستان، سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بووی. زۆر سوپاس. ماندوومان کردی.